کاگ قوبات بەڕاستی نمایشێکی جوانیشی نەکرد، نمایشێکی ناشرینی کرد و گەڕایەوە. جووتێ جزمەی لە پێ کردایە چەند ڕۆژ لە چەند ساڵ مایەوە قەیچێکە خۆگەر بۆ کێشێکی بازرگانی بوو لۆکە هەفتێکیش لێ بمایەوە. ئیدارەی سلێمانی 100% کەمتەرخەم بووە و بەڕاستی ئەبێ باجێ و کەمتەرخەمی خۆشیان بدەن. سلێمانی بێخاوەنە. پێشەکی پرسە و سەرخۆشی خۆم بە کەسوکاری قوربانیانی چەمچەماڵی ئازیز ئەگەیەنم و هاوبەشی خەمیانم و ئەوانەی کە لافاویش لێدا هاوبەشی خەمی ئەوانم خۆم بە خەمخۆریان نەزانم ئینشەڵا لە هیچ شتێکیشا ئێمە کەمتەرخەمی ناکەین. بەڵام جەنابی کاقوبات ئەیتوانی وەکو چۆن هەولێر کە لافاو لێ یان کە دووەک لێ کاک مەنسوور چۆن جزمەی لە پێ کرد ئەویژی توانی جووتێ جزمەی لە پێ کردایە چەند ڕۆژ لە چەند ساڵ مایەوە قەیچێکە خۆگەر بۆ کێشێکی بازرگانی بوو لۆکە هەفتێکیش لێ بمایەوە. بەڵام بە کاقوبات دوسێ ڕۆژ لێ بمایەوە خزمەتی خەڵکەکەی کردایە. خۆ جەنابی کاقوبات ینی کاک مەنسوور لە سلێمانێت جێگەری ئەنجومەنی وەزیرانە هەموو دەسەڵاتێکی هەیە لە سلێمانیا بگرە دەسەڵاتی کاقوبات لە سلێمانیا زیاترە بەدەمە و خەڵکەوە بچوایە فەرقی چییە خەڵە بڵێن چەمچەماڵ شاری شەیدانە لانەی شۆڕشە لانەی مەردایەتیە لێی قەوما کەچێکە با ڕۆژ لێ مایەوە. ئیدارەی سلێمانی بگرە لە 100 خزمەتی سلێمانیشی نەکرد نەک چەمچەماڵ و گەرمیان چکە گەرمیان لانەی شۆڕشە لانەی شەیدانە ئەبوایە لە پێش هەموو شوێنەکۆ ئیدارەی سلێمانی خزمەتی چەمچەماڵی کردایە لەبەرەوەی چەمچەماڵ لە هەموو ڕێک و قەدری لێکرا. ئەم لافاوە بوو بە خێر و بەرەکەت بۆ هەمومان. ڕاستە ئەوان زەرەرێکی بەرکەوتووە بە شڵا زەرەکان پڕە بێتەوە. من دڵنیام کاک مەنسوور سوپرایزی گەورەی هەیە بۆ چەمچەماڵ. بەڵام نهێنی زۆر شتی ئاشکرا کرد ینی نهێنەکان هەموو دەرکەوت کە چەمچەماڵ هیچ شتێکی بۆ نەکراوە. ئیدارەی سلێمانی 100% کەمتەرخەم بووە و بەڕاستی ئەبێ باجێ و کەمتەرخەمی خۆشیان بدەن. چەمچەماڵ هی ئەوەنی ئاوە بەرامبەری کەمتەرخەم بیت. هەشتەکە نمایش بوو. من وەکو خۆم چەند برادێکم لە چەمچەماڵ هەیە لە ڕۆ 10 تەلەفۆنم بۆ کردوون. ڕاستە نەمتوانێت چما چەمچەماڵ بەڵام 10 تەلەفۆنم بۆ کردو. خۆ من جێگەری ئەنجومەنی وەزیران نیم، من مەسئولی ئەم شارە نیم، وەکو کەسێک هاوڵاتێکی ئەم شارە بڵێن توانیمە لە برادەکان پرسم قەچە کاقوبات دوو ماڵ بۆچی 1000 ماڵە 500 بچوتایە لێبمایتایەتەوە لەگەڵەنە هاوبەشی خەمەکانیم تا هەر ماسەحەیەکە بکرێت بە دەست و پا کرێت هەر لەبەر ئەمامەدە دەست و خۆش بێت. تۆ کوڕی مام جەلالی تۆ جێگەری ئەنجومەنی وەزیرانی تۆ سەرۆکی ئەم ئیدارەی ئەم شارانەی لێرە نەخێر کاک قوبات نمایشێکی بەڕاستی نمایشێکی جوانیشی نەکرد، نمایشێکی ناشرینی کرد و گەڕایەوە. ئەگەر نمایشەکەشێ کرد بە نمایشێکی جوانی کردای قەیچێکە هەر نمایشەکەت با شتێکی جوان بە هەمان مادە وڵات نمایشی کردووە. بەڕاستی ئەو سێ ڕێکخراوە کە هاتن لە هەولێر دووەکەوە فیرای چەمچەماڵ کەوتن. چەمچەما دڵی ئێمە ئازیزی ئێمەن ئەوانە برا و خوشک و کەسوکاری ئێمەن شاری ئازیزی چەمچەماڵ ینی زۆر لەوە زیاتری قابلە شتی بۆکەی لەبەرەوەی چۆن لە غەزا کە شەڕ بوو شەڕی فەڵەستین و بڵێن حەماس و ئیسرائیل بوو حەماس یەکەم نەبینی بڵێن گلەی بکە خەڵکی فەڵەستینم نەبینی گلەی لە حەماسکە خەڵکی چەمچەماڵشم نەبینی گلەی لە حکومەتی هەرێم کا بڵێن بڵێن جیا گلەی لە ئیدارەکە ئەمە جیایە. بەڵام مەردایەتی چەمچەماڵ لەما دەرکەوت. دووش ڕێکخراوی بەرزانی بەڕاستی ڕێکخراوی بەرزانی بەڕاستی ئەوانە نمونەن بەڕاستی نمونەیەکی زۆر جوانای پیشاندا لە شیرۆ لە دابی مناڵ و لە جلوبەرگەوە لە بەتانی و لە زۆپاوە لە گەرم ینی هەچی شتەکە شتێکی جوانیانگە فریای خەڵکی چەمچەماڵ کەوتن بەڕاستی دەستخۆشیان لێ یەکەم من دەستخۆشی لە خەڵکی هەولێر دەکەم بە تایبەتی خەڵکی هەولێر لە خەڵکی ئێمە زیاتر فریای چەمچەماڵ کەوت دەستیان خۆش بێت سپاسیان. ڕاستی ئەم بێمنەتی و بێ ئەمەکی و بەڕاستی بێڕێزێ بە ئیدارەی سلێمانی بە خەڵکەکەیەکە بەم خەڵکە شۆڕش گێڕەیەکە ئەمە تا سەر بۆیان ناجێسە چکە خەڵکی سلێمانی لە ملازم حسینی قبوڵ نەکردووە لە ماژی قبوڵ ناکە ئەم بێڕێزیە بەڕاستی ئەم بێ خزمەتیە نەجادە هەیە نە ئاوێ نە کارەبایەکی مەزبوط وێ. سپاس بخوا کاک مەسوور جەنای برا گەورە کارەبای 4 ساعتێکیش نەکاکەمە جادەکە قیرکەن با بە سلێمانی خۆی جوانە سلێمانی بچووکە بە 4 پرۆژە لەو پرۆژانی کە لە هەولێرا کرێ لە سلێمانی کرێ بڕواکە سلێمانی منافزە یابانەکە لەبەرەوەی سلێمانی سروشتی جوانە ژینگەی جوانە شاخی هەیە سەدی هەیە ینی هەڵکەوتەی سلێمانی جوانە بەڵام بێخاوەنە سلێمانی ئیدارەی سلێمانی زۆر کەمتەرخەمن هەر ئەڵەی غەریبن وەکو شتێک ئەڵێ پەنابەرن لەم شارە خۆیان بە غەریبە ئازانن سلێمانی بێخاوەنە.